بەناوی خۆی گەورە و میرەبان. خۆشەویستان، لەم کورتە ڤیدیۆیەدا باسی غودەی تەمبەڵ دەکەین. غودەی تەمبەڵ چییە؟ نیشانەکانی چییە؟ هۆکارەکانی چین؟ و هەروەها نەخۆش چی بکاتە تا بزانێ غودەی تەمبەڵی هەیە؟ و هەروەها چارەسەرەکانی چین و ڕێنمایی ئەو نەخۆشانەی کە غودەی تەمبەڵیان هەیە. غودەی دەرەقی لای هەمووان ئاشکرایە کە پارچەیەکە لە پێشەوەی قورگە. ئەو غودەیە کوێرە ڕژێنەکانەیە کە لە کوێرە ڕژێنە مهمەکان. ئەم غودەیە ئیشەکەی زۆر گرنگە، مادەیەک دەڕژێنێت کە پێی دەڵێن مادەی تایرۆکسین، واتە هۆرمۆنی تایرۆکسین. ئەم هۆرمۆنە زۆر کاریگەریە لە بۆ جسم، تەئسیر لە هەموو خانەکانی لەش دەکات، هەر لە پرچەوە هەتاوەکو نینۆکی پێ هەمووی تەئسیری لەسەر هەیە. کەواتە هەر خەلەلێک ڕوو بدا لەو غودەیە، بە تایبەتی ئەگەر هاتوو هۆرمۆنەکە کەم بووە، ئەوە پێی دەڵێن غودەکە تەمبەڵ بووە، یا غودەی تەمبەڵ، یا لەلای هەندێک نەخۆش ناسراوە بە غودەی دەرەقی. هۆکارەکانی ئەم نەخۆشیە چییە؟ هۆکارەکان زۆربەی ١٨ نەخۆشەکان ئەم غودەیە لە جێی خۆی پووک دەبێ، واتە هیچ هۆکارێکی دەرەکی و ناوەکی نییە لە بۆ ئەم حاڵەتە، بەڵکو لە جێی خۆی وەکو چۆن ئینسان پیر دەبی ئەوە ئەم غودەیە لە جێی خۆی دەپوکێتەوە. هۆکاری تر ئەوەیە کە ئەگەر هاتوو نەخۆشەکە نەشتەرگەری بکە و غودەکەی لا ببا، بار هۆکارێک بێ. هۆکاری سێهەم ئەوەیە کە ئەگەر هاتوو نەخۆشەکە دەرمانە وەرگرێ، ئەو دەرمانە کاریگەری هەبی لە ڕژێنی هۆرمۆنەکە. ئەمە هۆکارە سەرەکیەکانە. نیشانەکانی چین؟ ئەم هۆرمۆنەوەکو باسمان کرد هۆرمۆنێکی زۆر کاریگەرە لە بۆ جسم، هۆرمۆنی نەشاتە، هۆرمۆنی جوڵەیە، هۆرمۆنی حرەکەیە، تەئسیر لە هەموو جسم دەکات. کەواتە پەکەوتنی یاخود تەمبەڵبوونی یاخود کەمڕژێنی ئەم هۆرمۆنە تەئسیراتێکی زۆری هەیە لەسەر جەستەی مرۆڤ. گرنگترین نیشانەکانی ئەوەیە کە نەخۆشەکە دائیمەن هەست بە بێتاقەتی دەکا، هەست بە بێهێزی دەکا، زۆربەی کات خەواڵیە، تەمبەڵە. ئەگەر هاتوو غودەکە زۆر پێش بکەوی و پێی نەزانێ نەخۆشەکە وای لێ دەکاکەوە ئیشەکەی لە دەست بدا، ناتوانێت ئیشی ڕۆژانەی خۆی بکات. با بڵێن دائیمەن هەست بە ساردی دەکا، لە هاوینیشە نەخۆشەکە دائیمەن هەست بە ساردی دەکا، وەزنی یاخود کێشی زیاد دەکات، زیاد لە حەد، هەتا خواردنێکی کەمیش دەخوا، بەڵام هەر وەزنی زیاد دەکا. لە منداڵان گەشەی منداڵەکە دوا دەکەوی، لە قوتابخانە دوا دەکەوی، واتە گەشەکردنی مێشکی دوا دەکەوی، باڵای دوا دەکەوی، قەبزی دروست دەکا، تەئسیر لە دەکات پرچوەرین دروست دەبی، نینۆکەکانی نەخۆشەکان نینۆکەکانی زەعیف دەبی، یاخود دەشکێ یاخود بەناڕێکی دەردەچی. پێستی نەخۆشەکە زۆر ڕق دەبی، هەست بە وشکایەتێکی زۆر دەکات لە پێستی. و ئەگەر هاتوو هەر چارەسەر نەکرا و ئەم غودەیە با بڵێن ڕژێنەکەی کەمتر بوو، تەئسیر لە مێشکی نەخۆشەکە دەکات، زۆر جار تووشی خەمۆکی دەکات، یاخود تووشی لە بیرچوونەوەی دەکات. وەکو گوتمان ئەگەر قوتابی بی لە قوتابخانە دوا دەکەوی و زاکیرە و فکرکردنەوەی تێک دەچی. و هەروەها هەندێک نەخۆش تووشی قەبزی دەبن، هەندێک نەخۆش با بڵێن میزاجان بە شێوەیەکی گشتی تێک دەچێ، لە ئافرەتان سوڕی مانگانەیان تێک دەچی، یا زیاد دەکا یا کەم دەکا. یەک لە هۆکارەکانی نەزۆکیە لە پیاوان لە ئافرەتان. هەروەها لێدانی دڵ تێک دەچی، یعنی نەخۆشەکە لێدانی دڵی کەس دەبی. بە شێوەیەکی گشتی نەخۆشەکە با بڵێن هەموو شتەکانی کەم دەبتەوە، بێهێز دەبی، کەس دەبی، زۆربەی ئەو جوڵەی نەخۆشەکە کەس دەبی. و ئەگەر هاتوو طبعاً ئەم نەخۆشیە چارەسەر نەکراوە، هەر زیاتر بە پێشکەت، ئەوە لە کۆتاییە وا لە نەخۆشەکە دەکا کە لە نەخۆشەکە لە خۆ بچی، یعنی وای لێ دەکا کە هۆشی بڕوە و لە خۆ بچی. طبعاً ئەو کاتە با بڵێن مەترسی دەکەوێتە سەر ژیانی نەخۆشەکە. ئەمە بە شێوەیەکی گشتی نیشانەکانی ئەم نەخۆشیە بوو. نەخۆش چۆن بزانێت کە غودەی تەمبەڵی هەیە؟ طبعاً پشکنینی خوێن بە زۆر بە ئاسانی بە دەری دەخاکەوە نەخۆشەکە غودەی تەمبەڵی هەیە، یا غودەکەی ئیش ناکە، یاخود ڕژێنی مادەی تایرۆکسین لە لاشەی کەم بووە. ئەم پشکنینە پێ دەڵێن تایروید فانکشن تێست، واتە فەرمانی غودەی دەرەقی. لە سێ بەشپێک هاتیە، یەکێکیان پێی دەڵێن TSH لەگەڵ T3 و T4.
ئەوەی کە زۆربەی خەڵکی نازانێ ئەو زۆربەی خەڵکی باڵێن بەغەڵەت تا دەڕوا یاخود دەستنیشان دەکرێت بەغەڵەتی کە غودەی تەمبەڵی هەیە یاخود بەغەڵەتی چارەسەر وەردەگرێت شیکردنەوەی ئەم پشکنینەیە ئەم پشکنینە وا باشترە دکتۆری پسپۆر بە نەخۆشەکەی بکە و هەروەها دکتۆری پسپۆری شیکردنەوەی لەبۆ بکە نەک نەخۆشەکە بەخۆی یاخود تاقیگا یا هەر نەفرێکی دیکەوێ بەڕاستی چووکە زۆر جارەیە نەخۆش بەغەڵەتە دەڕوا و دەستنیشان دەکرێت بەغەڵەتی یاخود چارەسەر بە غەڵەتی وەردەگرێت لەبەرەوەی ئەم غودەیە وەکو گوتمان غودەیەکی هەستیارە لە جسم کۆنتترۆلی لە جێی دیکەوە دەکرێت لە بەشێکی لە مێشکەوە کۆنتترۆلی دەکرێت و هەروها غودەیەکی دیکەمانەیە لە مێشکە پێی دەڵێن غودەی پتویتەری یاخود کوێرە ڕژێنەکان کۆنتترۆلی دەکات کەواتە ئەم فەحسە کە وتمان لە سێ بەش پێکاتە زۆر جار نەخۆشەکە خەلەلی لە یەک لە فەحسەکان هەیە و زۆر جاریش گوتمان بە غەڵەتی پێی دەڵێن کات و غودەی تەمبەڵت هەیە کە ئەم خەلەلە لە یەک لە ئەم فەحسانە بە دەردەکەوێت بەڵام لە حەقیقەتە ئەگەر هاتوو ئەم سێ فەحسە دوانیان تێکچوو ئەو وەختی ئەمە دەتوانین بڵێن نەخۆشەکە غودەی تەمبەڵی هەیە کەواتە ئەو سێ فەحسەگەرێکێکیان خەلەلی هەبی لەوانەیە خەلەلەکە کاتیبی لەوانەیە بەهۆی نەخۆشیەوەبی لەوانەیە بەهۆی دەرمانێکەوەبی و هەروەها چارەسەری پێویست نییە بەس چاودێری نەخۆشەکە دەکرێت و فەحسەکەی لە بۆ دووبارە دەکرێتەوە و ئەم فەحسانەش کە باسمان کرد ئەم سەیە هەرسێکی با بڵێن ئەوەی تایبەتی خۆی هەیە ڕێژەی تایبەتی خۆی هەیە ئەگەر هاتوو لەو ڕێژەیە لایدا ئەو وەختی نەخۆشەکە پێویستی بە چارەسەرە یعنی شرت نییە هەر جارێک خەلەل لە غودە لە فەحسی غودە ڕوویدا کەواتە نەخۆشەکە غودەی تەمبەڵی هەیە و پێویستی بە چارەسەرە زۆر جار نەخۆش دێت لێمان دەپرسێدە لە دکتۆر وڵا وتیانە تو نەخۆشی غودەتەیە و پێویستە چارەسەر وەربگری بەڵام ئەماکە پێداچوونەوە بە فەحسەکەی دەکەین پشکنینەکەی دەکەین دەردەکەویکەوە نەخێر ئەوە لەو حاڵەتانەیە کە خەلەلێکی کاتیە بەس پێویستی بە چاودێریە چێ پێویستن ئەوانەی کە فەحسی غودە بکەن بە شێوەیەکی گشتی منداڵ وا باشترە پاش چەند هەفتەیەک لە لەدایکبوونی فەحسی غودەی لە بۆ بکرێت بە تایبەتی ئەگەر هاتوو لە خێزانەکەی هەیبێ داچی باوکی یا خوشک و برایەکانی ئافرەتی دووجان وە باشترە فەحسی غودەی بۆ بکرێەوە بی دڵنیابێکە غودەی تەمبەڵی نییە و هەروەها ئەوانەی کە بەتەمەنن بە تایبەتی لە 50 ساڵ بەسەرەوە وا باشترە ئەم غودەیە چێک بکرێ ئەگەر جارێکیش بێ یاخود ساڵانە بێ باشترەوە بی پێش ئەوەی کە غودەکە کاریگەری دەرکەوێت لەسەر لاشەی چارەسەری لە بۆ بکرێ چارەسەری ئەم غودەیە تەمبەڵا زۆر ئاسانە حەبێکە ئەو هۆرمۆنەی کە لە جسم کەم دەبێتەوە نەخۆشەکە بە شێوەی حەبوەری دەگرێت و هیچ کێشەیەکی نییە و غودەکە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی بەڵام حەسەب هۆکاری ئەم غودە تەمبەڵە جاری وای نەخۆشەکە بۆ ماوەیەکی کاتی ئەم حەبەی پێویستە بەڵام زۆربەیان دەبتە درێژخایەن و هەتا دەبی ئەو دەرمانە بەکاربینێ ڕێنمای ئەو نەخۆشانە کە هەیەە چییە؟ طبعاً ئەم غودەیەک و باسمان کرد هەندێکیان کاتیە و هەندێکیان درێژخایەنە بە هیچ شێوەیەک باش نییە کە نەخۆشەکە لە خۆیەوە فەحز بکە و هەروەها دەرمانەکە ڕابگرێ یاخود با بڵێن کەمێتەکەی جورعەتەکەی زیاد و کەم بکە لە خۆیەوە لەبەرەوە نەخۆشەکە ناتوانێت ئەو شیکردنەوەیە بۆ فەحسەکان بکە وا باشترە کە بگەڕێتەوە لای دکتۆرەکەی خۆی و دکتۆری پسپۆر شیکردنەوە لە بۆ پشکنینەکەی بکە و دیاری بکە کە ئایا دەرمانەکەی پێویستە یا پێویست نییە زۆر جارێ نەخۆش دێت دەبینی فترێکە دەرمانەکەی ڕاگرتیە و بەداخەوە تووشی با بڵێن کاریگەری لاوەچەکانی ئەم نەخۆشیە بووە لەبەرەوەی بەخۆی قەرا بڕیاریدایەکە دەرمانەکە ڕابگرێ یاخود درێژە بە دەرمانەکە بدات خاڵی دووەم ئەوەیە کە پێویست دەکات ئەم نەخۆشانە بە تایبەتی لە بیدایە کە دەستنیشان دەکرێن و چارەسەر وەردەگرن 3 مانگ لە بۆ 6 مانگ جارێک ئەم فەحسە بکە بەڵام ئەوانەی کە زۆر درێژخایەنە و چەند ساڵە لەگەڵیتی وا باشترە ساڵانە فەحز بکە ئەگەر هاتو هیچ کێشەیەکشی نەبوو لەبەرەوەی جاری وایە لە جسم زیاد و کەمی لەم هۆرمۆنە ڕوودەدا و پێویست دەکا دەستکاری دەرمانەکەی بکرێت
خاڵێکی تر ئەوەیە کە بەتایبەتی ئافرەتی دووجان زۆر جار بەغەڵەت لە یاخود بەهەڵە لەو دەرمانە تێدەگا وا دەزانێت ئەگەر دووجان بوو دەبی واز لە دەرمانەکە بێنێ لەبەرەوەی دەرمانەکە زەرەری هەیە. نەخێر بە پێچەوانەوە ئەگەر هاتو دەرمانەکە وەرنەگرێ و غودەکەی خراپتر بێ ئەوە تەسیراتی لەسەر خۆی و لەسەر کۆرپەلەکەش دەبێت کەواتە بە هیچ شێوەیەک کاریگەری خراپی نییە بە پێچەوانەوە ئەگەر دەرمانەکە ڕابگرێ کاریگەری خراپی لەسەر ئافرەتەکە و لەسەر کۆرپەلەکە دەبی کەواتە بە هیچ شێوەیەک نابێ ئەم دەرمانە ڕابگیرێ. خاڵێکی ترەوەیە لە منداڵانوەکو باسمان کرد زۆر جارەیە ئەم نەخۆشیە درێژخایەنە کەواتە هەتایە لەگەڵ ئەم نەخۆشە دەبی ناکرێت داکوبابی بە کەیفە خۆیان قرار بدەن بڵێن وەڵاوە منداڵەکەەوە چەند ساڵ و دەرمانە وەردەگرێت و باوازی لێبینێ و بەکار نێنێ بە هیچ شێوەیەک ئەوە هەڵەیە چووکە وەکو گوتمان ئەم نەخۆشیە تەسیل لە گەشەی منداڵان دەکات تەسیل لە مێشکی دەکات تەسیل لە بەرەوچوونی پێشۆچوونی بابین بەتابەتی کە قوتابی بێ لە قوتابخانە تەسیل لە تێگەیشتنی دەکات تەسیل لە مستەوای زانستی دەکات کەواتە بە هیچ شێوەیەک نابێت لە خۆیانەوە ئەم دەرمانە ڕابگرن بەڵکو ڕاوێژ بکەن لەگەڵ پزیشکەکەی خۆیان بە هیوای تەندروستی باش بۆ هەموو وڵایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی